ئاژانسی CIA شێوازێک لە ماڵی نەهێنی ئایمەنە زەواهری ئاشکرا کردووە کە بۆ دابینکردنی زانیاری سەبارەت بە ناوبراو بۆ جۆ بایدن سەرۆکی ئەمریکا کەڵکی وەرگرت تا ئاگاداری بکات ئەو ڕێبەری ئەلقاعیدە لەکوێیە. هەڵبەت پێشەوەی ئەو ئاژانسە لە ماوەی هێرشێکی بەفرۆکەی بێفڕۆکەواندا زەواهری بکوژن. ماوەیەکی کەم دوای کوژرانی ناوبراو کاربەدەستانی کۆشکی سپی وێنەیەکیان بڵاو کردەوە کە نیشان دەدات بایدن لە دەمێکدا لەگەڵ بەرپرسی CIA ویلیام بەرنز خەریکی گفتوگۆیە قوتوویەکی دارینەی دەربەستیان لەسەر میز لە پێشە. ئێستا ناو ئاخن و ئەو شتانەی لە نێو سندوقەکەدان لە موزەخانەی CIA لە ناو بنکەی ئاژانسەکە لە ڤیرجینیادا نمایش دەکرێت. مۆدێلێک کە وێناکردنی ماڵێکی دیواری سپیە لانی کەم 5 هەیە و 3 باڵکۆنی کە بەشێکی بە تاریکی دیارن. موزەخانەکە بەڕووی خەڵکدا داخراوایە و بەگشتی چوونە ژوورەوە و سەردان بۆ کارمەندان و میوانەکانی دەستگاکە سنووردار کراوە. CIA ڕێگەی بە ڕۆژنامەنووساندا گەشتی موزەخانەکە بکەن کە بە بۆنەی 70مین ساڵی دامەزراندنی ئاژانسەکە نۆژەن کرابووە. ئەمەش لە چوارچێوەی هەوڵێکی بەرفرەوانتر بۆ ئەوەی مێژوو دەستکەوتەکانی ئەو ئاژانسە نیشان بدرێت. ئەو مۆدێلە ماڵی ئەزەواهری کارێکی دەستکردی بەدەگمەنە کە تەنیا چەند هەفتەیەک پێش هێرشەکە لەلایەن ئەفسەرانی ئاژانسەکەەوە بەکارهێنرابوو. ئەزەواهری لە کۆتایی مانگی 6دا کوژرا نیزەکەی ساڵێک دوای کشانەوەی ئەمریکا لە ئەفغانستان کە کۆتایی بە جەنجێکی 20 ساڵە هێنا، هەڵبەت کە CIA نەخشی سەرەکی تێدا هەبوو. ئەو ئاژانسە 2 هەفتە دوای هێرشی تێرۆریستەکانی 11 سپتامبری ساڵی 2001 زاینی یەکەم هێزی ئەمریکی بۆ ئەفغانستان نارد. پاش 20 ساڵان ئەو ئاژانسە سەرچاوەکانی کۆکردنەوەی زانیاری نەهێنی لە ئەفغانستان کشاندەوە و لە دەمێکدا ئەو وڵاتە تووشی ئاڵۆزی ببوو، هاوکاری کرد هەزاران ئەمریکایی و ئەفغانی ئەو وڵاتە چۆل بکەن. ئەو هێرشە بە تایبەتی بۆ CIA زۆر گرنگ بوو چونکە 7 کارمەندی لە کاتی دۆزینەوەی ئەزەواهری لەدەستدا کە ناوبراو پیلەندانەری سەرەکی هێرشەکانی 11 سپتامبر و لەو کاتدا بەرپرسی دووهەمی ڕێکخراوی ئەلقاعیدە بوو. ئەو 7 کارمەندە لە دەمێکدا کوژران کە پزیشکێکی ئۆردۆنی کەوای دەنوان زانیاری سەبارەت بە ئەزەواهری هەیە لە ساڵی 2009 کردەوەیەکی خۆکوژی لە پێگەیەک لە هەریمی خۆست لە ئەفغانستاندا ئەنجامدا و ئەو دوکتورە کاری بۆ ئەلقاعیدە دەکرد. لە نزیک مۆدێلی ماڵی ئەزەواهری 7 ئەستێرە نمایش کراون کە بۆ ڕێزگرتن لەو کارمەندانەیە لە خۆست کوژران. پێشتر ئەستێرەکان بەشێک بوون لە بۆنەی بیرەوەری لە ئەفغانستان کە لەگەڵ کشانەوەی ئەمریکا لەو شوێنە لامبردن. CIA دەیەوێت مێژووی خۆی بەکاربێنێ بۆ ئەوەی زیاتر پەیوەندی لەگەڵ خەڵکدا هەبێت، هەرچەندە بەو مەرجە سنووردارانەی کە مرۆڤ چاوەڕوانی لە بنکەیەکی کۆکردنەوەی زانیاری نهێنی هەیە. بۆ نمونە ژمارەی ئەو کەسانەی ساڵانە سەردانی موزەخانەکە دەکەن بە نهێنی ماوەتەوە. لە نێو میوانە ناسراوەکاندا یاسادانەرانی ئەمریکا، ئەفسەرانی دەستگاکانی دیکەی جێبەجێکردنی یاسا و بەشی کۆکردنەوەی زانیاری نەهێنی و هەروەها بەرپرسانی بیانی دەبینرێن. سەلاحی پیرۆتی، دەنگی ئەمریکا.